شەوی ڕابردوو تیرۆرستانی داعش لە چوار قۆڵەوە پەلاماری لیوای پێنجی پیادەی ھێزی پێشمەرگەی کوردستانیاندا لە تەپی کەڵانی باشووری ناحەیەی کوڵەجۆ. دوای ڕوبەڕووبوونەوەش 5 پێشمەرگە شەهید بوون و 4 دیکەش بریندار بوون. تیرۆرستانی داعش لەم جێگەیەوە کە ئێمە لێوەستاوین لە 4 قۆڵەوە پەلاماری تەپەی کەڵانەدەن. دیارە تەپەی کەڵان 3 کیلۆمەترێک دەکەوێتە باشووری ناحەی کوڵەجۆواتە لە مەرکەزی ناحێوە 3 کیلۆمەترێک دوورەوە دواخاڵی یاخود دوارڕەبێ هێزی پێشمەرگەی کوردستانە لەم ناوچەیەوە. تیرۆرستان لە 4 لاوە پەلاماری تەپەی کەڵانەدەن کە ڕەبەیەکی هێزی پێشمەرگەی کوردستانە. وەڵام ناوچە ناوچێکی سەختە، چڕەدار و هیچ زۆرتیایە، لەبەرەوە ئەمان لێراتوان دەست بۆشێنن و بە کەمترین کاتیش خواونکەن. پەلامارەکەی داعش سەرەتا بە چەکی قەناس ئەنجام دراو، دواتر بۆمبی چێندراویان لەسەر ڕێگای هاتوچۆی پێشمەرگە داناوە و بەم هۆیشەوە ئۆتۆمبیلێکی پێشمەرگە دەتەقێتەوە و 5 پێشمەرگەی تێدا شەهید دەبێت. خەلەل هەبووە، خەلەل یەکەم خەلەلی ئەوە هەبووە ڕەبێکە بە جوانی وەکو خۆی وەکو پێویست نەبووە. خەلەلی ئەوە هەبووە کە یەک بریندار هەبووە، ئەمان ڕۆیشتون بەهانای ئەو ڕەبیەوە 3-4 هەمەرچووە پێویست ناکە، لەبەرەوە ئەلحەمدوللا ئەوان تقریبەن بۆ نزیکەی 30 کارمەند لەو ڕەبیە بووە. تیرۆرستانی داعش چۆڵی ناوچەکە و بوونی قامیشەڵان و جۆگا کشتتوکاڵەکانیان بە دەرفەت زانیوە و لەم ڕێگەیەشەوە توانیویانە زیان بە هێزی پێشمەرگە بگەێنن. شاخوان محەممەد، کوردسات نیوز، کوڵەجۆ.